So if you think about just where we are, $3 trillion or so invested. تا 5 ساڵ پێش ئێستا ئەم پیرە پیاوە ئەمریکیە لە ماڵەکەی خۆیدا لە کۆلۆرادۆ تەوقێکی ئاسنین لە پێیەکانی کرابوو بۆی نەبوو هەتا بەردەرگای ماڵی خۆی بڕوات کەچی ئێستا لە 4 وڵاتی گەورە و پڕکێشمەکێشم قسە ڕۆیشتووی یەکەم و ئەو بڕیار دەدات کێ ئازاد بێت و کێ کۆتوبەند بکرێت. تۆم باراک ملیاردێر و سیاسەتوانە دیارەکەی ئەمریکا ساڵی 1947 لە شاری لۆس ئەنجلۆس لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا لە خێزانێکی بەڕەچەڵک لوبنانی کاسۆلیکی لەدایک بووە. ساڵانی خوێندنی لە خوارووی کالیفۆرنیا بووە داوای لە ساڵی 1972 بڕوانامەی دکتۆرای لە یاسادا بەدەستێناوە. لە سەردەمی ڕیچارد نیکسۆن لەگەڵ پارێزەری تایبەتی سەرۆکی ئەمریکا کاری کردووە. بەهۆی کارەکەیەوە پەیوەندیەکی باشی لەگەڵ وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست دروست کردووە و هەرزوو لەگەڵ سعودیەکان سەودا و مامەڵەی دەست پێ کردووە و بزنسی دامەزراندووە. ساڵی 1982 لە سەردەمی ڕۆناڵد ریگن جێگری بریکاری وەزیری ناوخۆی ئەمریکا بووە و هەر ئەو کات بۆتە سەرۆکی یەکێک لە گەورە کۆمپانیەکانی عقارات لە کەنەدا. باراک وردە وردە لە بواری بازرگانیدا گەشەی کردووە تا ئەوەی ساڵی 1991 کۆمپانیای کۆلۆنی کاپیتاڵی دامەزراندووە کە بووە بە یەکێک لە گەورەترین کۆمپانیەکانی وەبەرهێنانی خانوبەرە لە جیهاندا. وەبەرهێنانەکانی باراک هەرزوو گەشەیان کرد و سەدان ملیۆن دۆلاری لە وڵاتانی خۆرەڵاتی ناوەڕاست و ئەوروپا خستە گەڕ و چەند هۆتێلێکی بەناوبانگی ئەمریکای کڕیەوە. یەکێک لەوانە کۆمەلگای گەشتیاری نیڤەرلاند بوو کە ئەستێرەی بەناوبانگ مایکل جاکسن خاوەنی بوو. دوایەوەش پەڕیەوە بۆ بواری وەرزش و میدیا و یانەی پاریسان جێرمانی کڕیەوە، بەڵام لە ساڵی 2012 فرۆشتی بە قەتەریەکان و دوایەوەش کۆمپانیای میراماسی بۆ بەرەمێنانی سینەمایی کڕیەوە. دۆستایەتی تۆم باراک و ترەمپ بۆ ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە کاتێک سەودای مامەڵەی بازرگانی زۆر لە نێوانیان دروست بوو. کاتی هەڵمەتی هەڵبژاردننی ترەمپ لە ساڵی 2016 باراک ڕاوێژکاری ترەمپ بوو، هەر خۆشی ئاهەنگی چوونە سەر کورسی ترەمپی بەڕێوە برد. کارە بازرگانەکانی تۆم باراک فرتوفێڵی زۆر تێدا بووە. ساڵی 2021 تۆمەتبار کرا بەوەی دەستی لەگەڵ دەوڵەتێکی بیانی تێکەڵ کردووە و هەم زانیاری داونەتێ و هەم گەندەڵی کردووە و ئەم کاتی لێکۆڵینەوە درۆ و ساختەچێتی کردووە. ئەوە بوو ئەو کات بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ ئیمارات دەستگیر کرا و دوایی بە کەفالەتی 250 ملیۆن دۆلار ئازاد کرا بۆ مەرجەی تەوقێک کە GPS تێدایە لە قاچی بخرێت و نەتوانێت لە ماڵ بێتە دەر. تۆم باراک بەوە ناسراوە سیاسەتی لەگەڵ دۆلاردا چنیوە و هەموو ئەوەی دەیکات لە پێناو بزنسەکەیدایە. تەنانەت کاتێک قەتەر نێوانی لەگەڵ ئیمارات و سعودیە تێکچوو هەرزوو باراک هەوڵیدا پێکیان بێنێتەوە چونکە ئەو کارە زەرەری بۆ وەبەرهێنانەکانی هەبوو. کاتێک ترەمپ بووەوە سەرۆک بۆ ئەوەی چاکەی بداتەوە تۆم باراکی کردە باڵوێزی ئەمریکا لە تورکیا و دوای ئەوەش بووە نێردەی تایبەتی ترەمپ بۆ سووریا و لوبنان و ڕۆڵی هەبوولەوەی سزاکانی سەر سووریا هەڵبگیرن. لە کاتی قەیرانەکەی ڕۆژاوای کوردستان تۆم باراک زوو دەردەکەوت دەرکەوتنێکی ڕەزاگران بۆ کورد. هەموو هەوڵی بۆ ئەوە بوو حکومەتەکەی شەرع ناوچەکانی هەسەدە بگرێتە دەست و لەوەشدا هەر بە دەستوری بازرگانیەکەی سەودا و مامەڵەی دەکرد. پاشلابردنی مارک ساڤایا ئێستا دۆسیەی عێراقیش دراوەتە تۆم باراک و ئیتر لە هەر چوار پایتەختی ئەنقەرە و بەیروت و دیمەشق و بەغدا قسە ڕۆیشتووە. ئێستا تۆم باراک لای ترەمپ زۆر گوێ لێگیراوە و ئیتر پیاوە 79 ساڵەکە زۆر کاریگەری دەبێت لە داڕشتنەوەی ئایندەی ئەم ناوچەیە.